بینەرانی ئازیز ئەم کاتتان باش بەختەوەرین لەم چاوپێکەوتنا بە یەکتر دەگەینەوە. بەڕێزان چاوپێکەوتنی ئەم جارەمان بە میوانداری بەڕێز عارف باوەجانی سەرۆکی پارتی سەربەستی کوردستانە. کاک عارف زۆر بەخێر بێ. کاک عارف سەرەتا با لەو پرسیارەوە دەست پێ بکەین گەرباس لە پەیوەندیەکانی پارت و ڕێکخراوە کوردیەکان بکەین لە کوردستانی ڕۆژهەڵات. لە ئێستادا ئەو پەیوەندیانە لە چ ئاستێکدان؟ سپاس بۆ هێنارتی بۆ دەرفەتەی بۆ ئێمان ڕەخساند کە بۆ یەکەم جار لە تەلەڤیزیۆنەکەتانە بەزاربین. دیارە جوڵاوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەماوەی پاش کۆمارەوە تا ئێستا چەند قۆناغی دژواری تێپەڕاندەوە، قۆناغی جۆراجۆر، زۆر دابڕان، دوورکەوتنەوەی حیزبەکان لە یەکتر زۆر جار هەلومەرج وای ویستووە نزیک بوونەوە لە یەک. بەڵام ئێستا کە زۆر زەرورە بەڕاستی هەلومەرجێک کە لە ئێران لە ئارایە لە ڕۆژهەڵاتی ناوین لە ئارایە زۆر پێویستە حیزب و لایەنە کوردیەکان شێوە نزیک بوونەوەیەکی خێراییان هەبێت، بەڵام وەکو پێویستە ئێستا ئامادەکاریە نەکراوە. خەریکە دەست پێکا دوولایەن و سێلایەن بەرەی هاوبەشیان بەرحەڵ هاوپەیمانی هاوبەشیان هەیە، بەڵام وەکو پێویستی و کە هەموو حیزبەکان بتوانن لانی کەم یا زۆرینەی حیزبەکان لە چوارچەوەی پرۆتۆکۆڵێکی هاوبەشە بن تا ئێستا و دڵخۆشی نییە لە ئارا. هۆکاری نەبوونی ئەو پەیوەندیانە بۆچی دەگەڕێنەوە؟ بەداخەوە بەهۆی ئەوەی یەکتر قبوڵ نەکردنە بەهۆی هەندێک هەلومەرج لە نێو حیزبەکانە ڕوویدا دابڕانی هەندێک دابەشبوونی هەندێک لە حیزبەکان بە دوو باڵ و سێ باڵ ئەوانە بوون هۆکاری ئەوەی کە زمینەیەک نزیک بوونەوە تا ڕادەیەک ناخۆش بوو یا دژوار بوو. تا پێش 2005 ئەسانکارێکی باشتر بوو، ژمارە حیزبەکان ئەوەندە زۆر نەبوو، دابڕان ئەوەندە دروست نەبوو بوو. دیارە هۆکارەکەی بەشێکی زۆری ئەوەیە، بەشێکی زۆری ئەوەیە کە بەڕاستی سەرقاڵی لایەنی سیاسیەکە زۆر سەرقاڵ نەبوو بەکار و پرۆژەکانی خۆیەوە لە چوارچەوەیەکە ماوە ئەوەیش هۆکارێکە کە ناتوانێت وەکو پێویست. بەڵێ باس لە بوونی کێشە و ململانەی سیاسی ئەکرێت لە نێوان ئەو پارتە کوردیانە. هۆکاری ئەو کێشە و ململانیانە بۆچی دەگەڕێتەوە بە بڕوای بەڕێزت؟ تا ئەوەی مەتێگەیشتن بەڕاستی هۆکار و کێشەکان خەتی سیاسی نین، زیاتر لە یەکێ نەگەیشتنە، زیاتر یەکتر قبوڵ نەکردنە، زیاتر نواندنی قدرەتە بەسەر یەکترا بەداخەوە. وەدارم لایەنەکان دڵنیگرانە بن، بەڵام حەقیقەتەکەی ئەوەیە، ڕاستیەکەی ئەوەیە ئەم لایەنانە کێشیانە سەر باڵی چەپ و ڕاست، سەر باڵی حیزبی ڕاستڕەوە یا حیزبی میانەڕەوە یا حیزبی ئەوانە لە ئارا نییە. بەڵام بۆچی تا ئێستا نەتانتوانیوە خاوەنی یەک گوتاری نەتەوەیی بن؟ ئەو پرسیارە پێم وایە بێ ڕوو بەو لایەنە بکرێت کە نایکەندەنە. ئێمە هەر لە سەرەتای دروستبوونەوە تا ئێستا بانگەشەی لێک نزیکبوونەوەی حیزب و لایەنە کوردستانەکانەکەین، داواکەین کە هەمومان لەسەر چەند پرۆتۆکۆڵی هاوبەش خاڵی هاوبەش خارج لەوەی کە وەکو هەر حیزبێک بۆ خۆمان خەت و استراتیژی تایبەت بە خۆمان هەیە، بەڵام لە کۆی بڵێن ئەگەر 20 خاڵ پێویست بێت بۆ ڕۆژهەڵات ئێمە توانین لانی کەم لە 18 خاڵی هاوبەش بین. لەو کارەسات و ڕووداوانەی کە لە ڕۆژهەڵات ڕۆدەن لە زۆر بواری دیکەدا لە پەیوەندی دیپلۆماتی لە ئاڵجیهانە لە هەر بوارێک بێ پێویستە وتاری ئەمڕۆی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان یەک بخرێت، هەروەکو چۆن ئێستا هەلومەرجی سووریا لە ئارایە هەموو حیزبەکانی ڕۆژاوا یەک وتارن خۆیان ئامادەکرۆ بۆ هەر گۆڕانکاریەکە لە سووریادا، یا چەندکە بە دوو بەرن بەڵامبەرەکان لە یەک نزیک بوونەتەوە و هەروەها وتاری کورد لە باشوور ئەوە بینید بەخۆشیەوە لە ناوچەدا ڕۆڵەکان کورد بە یەک لیستدا ئابەزیاتەوە سەر و قەناعەتی کە یەک لیستی زۆر پێویستە لەو ناوچانە بۆی بتوانین نفوزەکانی خۆمان بەهێزکەین و کورد ئەو کورسیانی کە ساڵانی پێش لە دەستینەدا لە گۆڕانکاریەکانی ئێرانیش کە ئێران جیاوازەیەک و دژواریەکی تری زیاتری هەیە لە نێوان عێراق و سووریادا، بەڵام ئەوە زیاتر گرنگە کورد زووە خۆی کەوێت شکۆڵەکان بخاتە لاو و ئەهمیێت بە نزیک بوونەوەکی جدی بدات. بەڵێ کاک عارف باس لەوە کرد کە هەندێک لایەن ئامادەنین یان نایکەن یەک گوتاری سیاسی بە بڕوای تو بۆچی نایکەن، یان بەرژەوەندی ئەوان لە چیایە کە ئامادەنین بێنە ژێرباڵی ئەوەی کە خاوەنی یەک گوتاری سیاسی بن و ئەکرێ بزانین ئەو لایەنانە چێنکەوە ئامادەنین بیکەن؟ دیارە ئەوەی کە ئێمە ئەیبینین بەڕاستی بێئەدەبی نەبێت لوودبەرزی سیاسیە زیاتر بینین، یعنی زۆر لایەن هەیە پێی وایە تەنها لە ڕۆژهەڵاتی کوردستان دوو لایەن سێ لایەن لە خۆیان ڕابینن کە خۆیان لە ئاسیەک رابینن، پێیان وایە کە حیزبێک ئەگەر حەتون کۆن نەبوو، دێرین نەبوو، یا ژمارەی ئەندامی بەقەد ئەوان نەبوو، یا بەرحەڵ مێژوەکان بەقەد مێژووی ئەوان نەبوو، یا ژمارە شەهیدیان زۆر نەبوو، ئەوانە هۆکارن کە پێویست ناکە ئێمە لە ئاسیاوانە من پێویست ناکە لەگەڵ ئەوان دانیشین. بەڵام بیر و بۆچوونی سیاسی لە هەموو وڵاتێکی جیهان ئایدۆلۆژیای جیاواز هەیە، هیچ حیزبێک نییە لەسەر تاسەری جیهان حیزبی هەموو کۆمەڵگاکە بێت. ئێم کۆمەلگای ئێمەش کۆمەلگایەکە بەهۆی ئەوەی کە خاکمەنداری کراوە، وڵاتمەنداری کراوە، حل لە بناغەی بڵێن بگەڕێنەوە بۆ 500 ساڵ پێشەوە تا ئێستا سیاسەت لە کوردستانە بە شارەزایی و ناشارەزایی وجودی هەیە ئەجوڵێت، کەوا بوو بیرکردنەوەی جیاوازی دروست بووە. لە ئەوڵی شۆڕشی ئێران کە لە ساڵی 1970 سەری هەڵدا یەک حیزب یا دوو حیزب لە گۆڕەپانەکە بوو، ئەوەی کە کوردایەتی بکرای حتمەن بە شوێنە دوو حیزب ئاگرا. بەڵام ئێستا کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەلگایەکی خوێنەوارە، ئەوانیش ئایدۆلۆژیای جیاواز دروست بووە، خەڵکەکەی باوەڕی بە خەبات بۆ سەربەخۆی کوردستانەیە بەبێ هەر ئەگەر وتەگەلێت. دیارە لە هەر تاکێکی کۆمەلگا پرسی ئەڵێن باوەڕمان بە خەبات بۆ سەربەخۆی کوردستانەیە، بەڵام بەکردەوە ئەڵێن جارە زووە. بەڵام پێی وا هەیە پێی وایە
لە دوای 70 ساڵ ئێمە شێوەی تەکتیکی خەباتمان هێشتان زمینەیەک دروست نەبوو لەلایەن ئەوانەی داگیریان کردوین کە ئاسانکاریمان بکەن بگرە بۆ فیدرالی بۆ ئۆتۆنۆمیش حتا باس ئۆتۆنۆمیشکەی ئەوان مارکی جیاخوازی جیاوازخوازی لێدەن کابوو تۆ کە خاکە داگی کراوە نەتەوە درود داگی کراوە پێویست دەکات چاوەڕوانی دەستی حیزبی داگیکەر بکە ماف پێداە لەبەرەوەی ئەو فکرانە دروست بوون فکری چەپ دروست بووە فکری ڕاز دروست بووە فکری لیبرالیزم دروست بووە لەبەرەوە ئۆتۆماتیکەن حیزبی واش دروستە بێت ئێمە باشتر لە یەک نزیک بین لە یەک تێبگەین باشە ڕێز لە یەکتر بگرین ئەمە قانونی پلۆرالیزمی سیاسی لە هەموو جیانە هەیە و هەر کام لەو حیزبانی ڕۆژهەڵاتی لێ پرسی ئەڵێ باوەڕم بە فرە حیزبی و پلۆرالیزمی سیاسی هەیە بەڵام دێتە حاڵەتی عمل نابینی وای نابینێن ئیلا حتما دەبێت لەژێر ڕکێفی ئەو دابی حتما پەیڕەوی لە یاساکانی ئەو کەی حتما بەڵێ عرفکەوەتە بەو قەیرانانەی ئێستای پارتە کوردەکانی ڕۆژهەڵات پارتە ئۆپۆزیسیۆنە کوردەکانی ڕۆژهەڵات تا چەند بە بڕوای بەڕێز تا چەند دەتوانن بەرامبەر بە ئێران بە شێوازێکی وها کار بکەن یاخود پێویستیان بە ڕیفۆرمە ئەو پارتانە دیارە سیاستکردن حقەتێک ئێمە دەبێت و حقەت بخوێنینەوە فارسەکان کە ئیسا حاکمن لە دەرەجای مێژووە لە ئێران زۆر زاناترن یا فێڵواسرن لە سیاسەتە حتا لە عەرەبەکانی بەغاو دیمەشق بەڕاستی زۆر پێویستە کە حیزبە کوردەکان زۆر یەکگرتوو بن یەکگوتار بن پێکەوە ڕێکەوتنیان هەبێت دەنیا زۆر جار ئێمە فلیوی زمانی شیرینی فارسمە خواردووە کە لە حاڵەتی لاوازیە خۆیان نزیکەکەنەوە لە کورد خۆیانەکەن بە دۆستی کورد بۆ نمونە یەکەمین سەرۆکۆماری ئێران لە ئەوڵی دەست بەکاربوونیەوە وەکو سەرۆکوەزیری ئێران یەکێ لەوانە بوو کە دەستی هەبوو لە قەت و عامی خەڵکی کوردە بەڵام دوای مدەتێک کە لەگەڵ خومێنی کێشەی بۆ دروست بوو چووە فەرانسەوە لێ خۆی نزیک کردەوە خۆی کرد دۆستی کورد یعنی ئەمە چەندین حاڵەتی وایە زۆر جار لەو کەسایەتە ئێرانیانەی کە ئەسڵ باوەڕیان بە ئۆتۆنۆمیش نییە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە دەرەوە دعایەوەکەن کە ئەنەما دۆستی کوردن یا دۆستی مافی نەتەوەکانی تری بندەست لە ئێران وەزعی ئێران وەکو باسم وەزعێکی زۆر دژوارە بێجگە لە کورد پێش نەتەوەی دیکە لەو ناوچە وجودیان هەیە بەڵام لە درێژای مێژووە زیاتر حکوومەتداری دەسەڵاتداری بەدەستی فارسۆ بووە ئێمە ئاوای ئەبینی بە پێ و پەیوەندیە کە هەمانە لەگەڵ حیزب و لایەنەکانی نەتەوەکانی دیکەی بندەستی ئێران وەکو بەلوچەکان عەرەبەکانی حواز ئازەریەکان تورکمەنیەکان ئەوانە هەموو بە تێکر ئامادەی ئەوەن کە جارێک دیکە نەچنەوە ژێر و کێفی دەسەڵاتێک بەنێو دەسەڵاتی فارسی بێت دیار ئێمە وەکو حیزبێکی نەتەوەیی لە ڕۆژهەڵات شعار یا دروستمی سەر بە خۆیمان بۆ گەلەکەمان هەڵبژاردووە بەڵام ئەو بە شێوەی ڕێفراندۆم یان لەوانەیە کاتی پێویست بێت لە هەموو ئەو سەر بەخۆی بەتەنیا بۆ ئێمەش بەجێ نایە دەبێت نەتەوەکانی دیکەش ئامادەیان هەبێت بەخۆشیەوە ئەوەی کە ئێمە ئەو لایەنانەی کە پەیوەندیمان لەگەڵیان هەیە زۆرینەی لایەنی نەتەوەکانی تریش لە ناوچەکە باوەڕیان بە خەبات بۆ سەر بەخۆی هەیە ئەسڵەن بە زەقی باسەوەکەن کە ئەبێت ئێمە لەژێر دەسەڵاتی تاران کۆتایی پێبێت ئەوە چی دیکە فری و دەسەڵاتە نەخوێن ئێمە کوردش پێویستە ئاوا خۆوانی بۆ ئامادە دەکەین نەگەوەی باوەڕمان بەوە هەبێت کە ئێرانێکی فیدرالی لە عێراق زۆر بەشە خۆباڵی عێراقێکی فیدرالی فرەڕەنی چیشی هات نەکرا بەڵێ عارفواتە بە بڕوای بەڕێزت یان پێتوانیە ئەو کێشە ململانە ناو خۆیانەی حزب و پارتە سیاسیە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هۆکارێک بە بۆ بەرەو پێش نەچوونی دۆزی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان نەبوونی یەکگوتاری کوردی هۆکارێکە کە هەمیشە جوڵانەوەی کورد لە ئاست ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەکەم سێرەکرێەوە لە ئاست خەڵکی خۆشمان لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانیش خەڵتوشی قەیرانە بێت بۆ نمونە ئێستا هەڵبژارنەکانی ئێرانجێکە خەڵ نازانێت گوێ لە کام لایەن حیزبی کوردی بگرێت کە ئایا بەشداری بکە نەیکات بۆیە پێویستە کورد لەو حاڵەتانە یەکگوتار بێ هەم لە ئاسی دیپلۆماتیەوە سەرکەوتوبین هەم لە ئاسی ناوخۆییش و خەڵک گوێ لێگرێت خەڵکی کورد و لە سەرتا باسم کرد ئێستا کۆمەلگایەکی هوشیارە کۆمەلگایەکی خوێنەوارە کۆمەلگای 20 ساڵ پێش ئەوڵی سەرەتای انقلابیێران نییە بۆیە کۆمەلگا ئەمڕۆ بە مطالعەیەکی زۆر جدیەوە دەڕوانێتە پەیام و بروسکەی حیزبەکان جاران لە ڕوانگەی عاتفیەوە لە ڕوانگەی خۆشەویستی و بۆ حیزبێک گوێڕایاڵ بوون بەڵام نە ئێستا بۆ پەیوەندیەکە ئێمە هەمانە لەگەڵ خەڵکی خۆمان لە ناوخۆی وڵات بەخۆشیەوە خەڵک بە وردبینیەوە گوێ لە پەیام و داواکاری حیزبەکانی ژەگرێت بەڵێ پەیوەندی پارتە ئۆپۆزیسیۆنە کوردەکان لەگەڵ پارتە ئۆپۆزیسیۆنەکانی تری ئێران چۆنە ئەوانەی کەوا لە نەتەوەی جیاوازن ئەوەش کە بڵێن بە دوو شێوە دابەش بووە هێندێک لە حیزبەکانمان کە خۆیان بە حیزبی دێرین خاوەنی مێژووی دێرێن لە ڕۆژهەڵات ئەوان زیاتر لە واتە لەو پەیوەندەکانیشدا بەشکاری هەیە ئەوان زیاتر لەگەڵ ئەو حیزبانەی پەیوەندیان هەیە کە باوەڕیان بە ئێرانێکی فیدرال هەیە ئێمەمانان کە باز لە سەربەخۆیی کوردستانەکەن پەیوەندیوان بە حیزبی نەتەوەکانی بندەسەوەی کە باوەڕیان بە خەبات بۆ سەربەخۆیی یا بڕیاردانی مافی چارەی خۆنووسی ئەو گەلانە بە خۆیان بڕیاردن ئێمە لەگەڵ ئەوانە هاوکاریمان هەیە ئێمە باوەڕمان بەوە نییە حتمما دەبێت ئێستا خەتێک بۆ دواڕۆژی ئێران دروست کرێت ئەو خەتە داخراوە بێت ئێلا دەبێت باوەڕ بە فیدرالی بێت لەو بەرە بەشداری بکەیت من پێم وایە بوونی ئەو کۆنگرەی بەناوی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدرال ئاوە داخراو لە بەرژەوەدی نەگەلی کوردە نەگەلایان دیکە با ناوێن کۆنگرەی نەتەوەکانی ئێران و مافی چارەی خۆنووس ئەوە دروستە هەموو لایەنە بتوانێت تێکۆ بێتەوە بۆ ئەوەیش ئەمە ئەو پێشنیارەکەم چونکە دوو حیزبی دێرینی ڕۆژهەڵاتی کوردستان لەو بەرەدا وجودیان هەیە و ئەتوانم بڵێم خاوەنی دەسەڵاتن تا ڕادەیەک لەو بەرە بۆیە پێویستە
ئەو دوو لایەنە کوردی هەوڵ بدەن بەرەکە کراوەتر بکەن بۆی هەموو حیزب بوونەتەوەکانی دیکەی غیرە کوردیش کە باوەڕێن بە مافی چارەی خۆنووسیە لەوێدا دەسەڵاتی زۆریان هەبێ بۆی لایەنی دەسەڵاتدارەتی لە تاران دووبارە هێز پەیدا نەکاتەوە. بەڵێ کاکعرف تا ئێستا هیچ پەیوەندێک هەیە لە نێوان لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی دەرەوەی ئێران یان پارتە ئۆپۆزیسیۆنەکانی دەرەوەی ئێران بە تایبەتیش پارتە کوردەکان لەگەڵ بەرەی ڕیفۆرم خوازەکان کە ئێستا لە ناوەوەی وڵاتی ئێران ئیشەکەن یان چاڵاکی سیاسی ئەنوێنن. باسی ئۆپۆزیسیۆنی ئێرانیەکەن دوو جۆر ئۆپۆزیسیۆن هەیە. هێندێک ئۆپۆزیسیۆن هەیە نەتەوەکانی بەدەست و باسی کرد. هێندێکشان هەیە هەر ئێرانی سەرتا سەرخوازن. مەبەستم پەیوەندەکانتانە لەگەڵ ئەوان. ئەوانەی کە ئێرانی سەرتا سەرخوازن هەم لە دەرەوەی وڵات حیزبی مەشروتە و حیزبی شاهنشایی و مجاهدینی خەڵق و چەند ئەکسەریەت و ڕاهی ئەکسەریەت و ئەمانە چەند حیزبێکن کە باوەڕیان بە وحدەتی خاکی ئێران هەیە و لەگەڵ ڕۆتی ڕێفرمخوازانیش کە لە ناوخۆی وڵاتە هەن ئەو شۆڕشە بە ناوی شۆڕشی سەوز. بەڵام جیاوازیەک هەیە لەو گروپانەی کە لە ناو ڕێژیمی ئیسا دروستە بن لەگەڵ ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنن. ئەوانەی کە لە نێو ڕێژیمە ئیسا دروستە بن هەمویان تابعی بڕیاری ویلایەتی فەقێن. هەمویان هیچکام لەو گروپانەی کە جیابوونەتەوە یا کێشیان هەیە لە ناوخۆیانە لەگەڵ ئەوان نەبوون کە حتمەن دەبێت سیستەمی ویلایەتی فەقێ لاچێت. چونکە ئەوە سیستەمی کۆتاییە. وەکو لە شعاری حیزبی بەعسی عەرەبیە دەگوترا ئومە عەرەبیە واحیدە ذات ڕسالە خالدین. ئەو شعارەی بە شێوەیەکی تر لە ئێرانە وجود هەیە. هەر جوڵانەوەی کە لە ئێران دروستە بێ حتمەن باوەڕی بە سیستمانەوەی سیستەمی ویلایەتی فەقێیە. کەوابوو ئەوان هەردی کۆڕوناوێک بن ئەوان لەگەڵمانەوەی ڕێژیمان بەڵام ئەوانەی دەرەوە هەر وەکو ڕێژیمی ئیستا باوەڕیان بە ئەنوارنە قەزەی کوردی و قەزەی نەتەوەکانی دیکە ئەوانش باوەڕیان بەوە نییە کە کورد حتا داوای ئۆتۆنۆمیش بکە. دەڵێن هەمومان ئێرانێکی جوان دروستکەین بۆ هەمومان ئێوە هەمووتان خاوەنی مێژووی ئێرانن بۆیە هاوکاریکردن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانیش دەرەوە بۆ شێوە کارێکی هەڵەیە. ئەگەر ئەبێ ئێمە لەلایەنێک نزیبینەوە کە باوەڕی بە مافی چارەی خۆنووسیە بێ کە چەمکێکی جەهانیە ڕێکخراوەکانی مافی مرۆڤی جەهانی پاراگرافی ڕێکخراوی نێونەتەوەی جەهانی ئەو مافە بە تۆ ئەدا کە تۆ مافی چارەی نووسی خۆت دیاری کرد. بەڵێ کاکعرف 55 میلیۆنی نەتەوەیەکی 600 نەفەری نین تا بۆ باسی ئۆتۆنۆمی بکەین چاوەڕێی خێری بکەین پێمان بکرێت. کاکعرف گەر باس لە پارتی سەربەستی کوردستان بکەین کە جەنابەت سەرۆکی ئەو پارتەی لە ئێستادا پارتی سەربەستی کوردستان پارتێکی لیبرالی دیموکراتن ئێوە وەکو پارتی سەربەستی کوردستان بۆچی ئەو دروشمەتان هەڵبژارد؟ دیارە دروستبوونی ئێمە لەسەر ئەو بڕواین من وەکو یەکێک لە دامەزرێنانی ئەو بیرۆکەیە لەنێو لەگەڵ چەند هەواڵێکی کە پارتی سەربەستیمان دروست کرد پێمان وا بوو ئەگەر جوڵانەوەیەکی تازە یا حیزبێکی تازە لە ڕۆژهەڵات دروست بێت پێویستە شتی تازەی پێ بێت. پێویست ناکە هەمومان هەر لە سایەک بکەینەوە هەر هەمان شعار و هەمان حیزب بکە لەسەر گۆڕەپانی خەباتە هەبێ پێویست ناکە لایەن دیکە دروست بێت. بۆی ئێمە پێمان وا بوو بۆشایەکە لە نێو جوڵانەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دوو حاڵەتە حاڵەتی ئەوەی حیزبێک نییە ڕاستەوە خۆ باجە سەربەخۆیی بکات حیزبانەیە باجە سەربەخۆیی دەکات بەڵام یا چالاک نییە یا باوەڕی بە سیستەمی فیدرالیشی لە تەنی سەربەخۆیەکەیە. ئەمەش بۆ هۆکاری ئەوەی کە بەڕاستی ئەوانەیە کە باوەڕیان بەنەتەوەی هەیە تووشی قەیران بوون نازان لە چ ڕێکخراوێکە درێژە بەکارێکاندن. لایەن دیکەی بۆشایی نەبوونی چەمکی لیبرال دیموکراتە لەوەتی حیزبەکانی ئێمە هەن لە ڕۆژهەڵات بە گشتی زۆرینیان لەگەڵ فکری سوسیال دیموکراتان هیندێکیان کۆمونیستن لەگەڵ خەتی چەپی کۆمونیستیان ماییان و هیندێکیان حیزبی ئیسلامی باوەڕیان بە سیستەمێکی ئیسلامی هەیە لە ناوچەکە. بەڵام لە ڕوانگەی ئێمەوە بە خوێندنەوەیە کە لەسەر لیبرالیزم کراوە سەرەتای دروستبوونی شۆڕشی دیموکراسی و مافی مرۆڤ شۆڕشی سەنعەتی هەموو شۆڕشەکان بە ئایدۆلۆژیا بە حیزبی لیبرالیزم مستەری هەڵدا. هەر ئێستا بۆ نمونە سەر لە نوێ ئەو فکرە لە جیهانە پەرێسەندۆتەوە و وڵاتانیش ئەوانەی وڵاتانەی کە وڵاتی بە سیستەمی لیبرال دیموکراتی بەڕێوەچن وڵاتگەلێکن کە لەبواری ئازادی تاک ئازادی جەم ئازادی ژن ئازادی مناڵ مافی مرۆڤ و پێشکەوتنی ئابووریش نمونەی وڵاتانن کە ئێستا لە جیهانە هەن. با ئێمەش ئەگەر دوای 60 ساڵ بەشون چەمکێک هابووین ئاکامەکەیمان دی زۆر سەرکەوتو نەبوو و ڕانکایی لە خۆمان دروستکەین. بەڵێ ئێوە پارتێکن ماوەی 7 ساڵە دامەزراون و تا ئێستا دوو کۆنگرەتان بەستووە. ئەکرێ بزانین سەرچاوی دارایی پارتی سەربەستی کوردستان لەکوێوەیە؟ هەرچەند وتمان ئێمە تەنیا حیزبێکین بڵێن هەڵگری شعاری لیبرال دیموکرات ئێمە دەتوانین بڵێن تەنیا حیزبێکی ڕۆژهەڵاتی کوردستانین کە توان بڵێن بەداخەوە لە هەرێمی کوردستان هیچ جۆر هاوکارێک ناکرێت. ئەوە لایەنێکی سیش سەرچاوێکی دارایی کە وەکو بڵێن سەرچاوێکی مەبەستت تەنها حیزبێکن هیچ جۆر هاوکاریەک ناکرێن مەبەست حیزبەکانی تریان پارتەکانی تر هاوکاری دەکرێن هاوکاریکە بەڵام مەبەستم لە دەسەڵاتی هەرێمی کوردستان چی لەلایەن حکوومەتەوە لایەن حیزبەکانەوە بێت ئێمە تاکە حیزبێکین کە بەداخەوە هیچ هاوکاریەک یا بودجەیەک یا بۆی کارەکانی خۆمانی بە جوانتر بە ڕێککەوتنی بەڕێوەبەری نیمانە بەڵام سەرچاوی داراییشمان تەنیا ئەندامان و لایەنگرانی خۆمانە کە لە دەرەوە لە ناوخۆی وڵات بە پێ و ئابوونەیەکە هەمان کاری خۆمانی پێ بەڕێوەبەین. بەڵێ پارتەکانی تر حیزبەکانی تر تا چەند هاوکاری ئەکرێن لەلایەن دیارە من ناتوانم باسی بکەم بەڵام ئاگادارم کە هەموو حیزبانێک کە لە هەرێمی کوردستان وجودیان هەیە هاوکاری بە شێوەیەک لە شێوەکان وەرەگرن.
ئەو هاوکارە لە چێ وەرەگرن لە حکوومەت وەرەگرن یان لە پارتە کوردەکان وەریەگرن من ئەوەی بیستمە وەریەگرن بەڵام نازانم بۆ دەکارەکە چۆنە بەڵێ لەو ئەگەر بپرسم لەو دۆخەدا کورد چۆن دەتوانێت خەبات بکە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئایا هەر درێژەدان بێ بە خەباتی مەدەنی و سیاسیان پێویستی بە خەباتی چەکداریش هەیە دیارە وەختی خۆی خەباتی چەکداری بەڕاستی خەباتێکی پێویست بوو کە زۆریش بە نەزای من پیرۆز بوو لە کاتی خۆیان چونکە هیچ داواکارێکی ئێمە بە کاغەز و بە دیالۆگ جواب نەدراینەوە ینی هەر شێوە داواکارێک بکردای هەر شێوە ئێسایشی لەگەڵ بێ لە کۆماری ئیسلامی مامۆسایەکی مەدەنی خوێندکارێک کەسایەتێکی چالاکی بواری مافی مرۆڤ تەنها باز لە مافی گەلی کوردکە لە ناوخۆی وڵات بە شێوەیەکی مەدەنی یەکسە زندانیە کرێ و تۆمەتی گەورەی لێ دێ و لە سێدارا دێ لەسەر دەمانە ئاگر و ئاسن وڵامی ئەوان بوو بۆ یە کوردیش بە ناچاری چەکی هەڵەگرت بۆ ئەوەی کە دیفاع لە مافی خۆیکە بەڵام ئێستا وەکو نمونەی باکوور ئەبینین هیوادارم ئەمەی کە لە باکوور ئەبێتەوە لەلایەن تورکیاوە موامەرەیەک نەبێت یا نەوعەن نسکۆیەک نەبێت و چۆن پلانێک بۆ سمکۆی ئیسماعیل ئاغا داڕژرا چۆن ترور کرا بە ناحەق ئەو شەی دەمەدەن پلان چۆن بۆ تێکدانی کۆماری کوردستان هەبوو بۆ ئەوانەی کە لە ڕابشی عوبەیدوڵای یاری شێخ ئەحمەدی بارزانی ئەمانە کە چیان بەسەر هات هیوادارم ئەمەش ئەگەر پلان نەبێت بەڵام کورد پێم وایە توانیوێتی بە هەموو خۆڕاگرێک کە لە باکوور هەیەی و بە شەکانی دیکەی کوردستان توانێنە قەنەعات بە وڵاتی تورکیا بکەن کە حتمما ئەگەر ئەتو ئامادەبی دیالۆگکە ئێمەش وازە چەک بەڵێ ئەو ڕۆژهەڵات بگورە پرسیارەکەی تۆش بۆ ڕۆژان پێم وایە خاڵ یەکەم کورد دەبێت دەنگەکەی کۆکاتەوە بە یەکەوە دانیشن یەک دانە بەرەیەک ناوی بەرەبێ ناوی لۆبێکی ئەوبەش بێ ناوی کۆنگرێکی ئەوبەش بێ دروستکە ئەوە بڕیار دەکە ئایا کورد پێویست دەکات هێزێکی پێشمەرگی هاوبەشی هەبێت بە شاخەوە بێت یارانەکەم هێزێک وانەوە بۆ پاراستنی حیزب و لایەنەکان لە چوارچوبە بەڵێ ئەو ڕێگایەکەوە پژاک پارتی ژیانی ئازادی کوردستان هەڵی بژاردووە کە ڕێگای سەکداری ئەو ڕێگای چۆن دەبینن دیارە هەر حیزب بوو بۆ خۆی خاوەنی بڕیاری خۆی بڕیارەدا کە شێوە خەباتێک هەڵبژێرێت پارتی ژیانی ئازادی کوردستانیش کە وەکو پارتێکە کە هاوپەیمانە لەگەڵ پارتی کرێکرانی کوردستان وە شاخە دانیشتووی یاریمی کوردستان نیە لەوانەیە هیندێک کۆسم نەبێ بۆ کارەکەی بۆ خۆی ئەو سیاسەتی هەڵبژار بێ بەڵام ئەوە تا ڕادەیەکیش پارتی ژیانی ئازادی کوردستان پێی پێشکەوتووە چۆتە سەرەوە بەڵام ئەو خەباتە چەکداری ماوە ڕاگیرێت ئەوش دیارە سیاستە جاری وایە ئاخوازی خەباتەکە ڕاگیرێت بۆ پێم وایە ئەگەر داگیرکەرانی کوردستان بێنە سەرەوە قەناعەتی بە دیالۆگ کێشە لەگەڵ کورد چارەسەرکردن کورد ئامادەی ئاشتی هەمیش ئامادەی ئاشتی بووە بەڵام بۆشیان معلوم بووە کە ئەگەر بە شێوەی نظامیش بۆ نمونە لە باکوور ناتوانێت بەرەنگاری کورد بنەوە ئەوە تورکیا چەند ساڵ هەوڵەدا بە شێوەی زەخت و زۆر و میلیتاری و عسکەری نەیتوانی وەفشار بۆ پێکەکە بێنەوە دەنگی کورد بکاتەوە دەنگی کورد چەندە شاخ بووە ئەوەنە ناوخۆی وڵات بووە خۆی لە ڕۆژهەڵاتیش هیوادارم حیزبەکانی مەش بێنە سەر و قەناعەتە کە ئەوەنە فشارێکی بەهێز بن کۆماری ئیسلامی ئێران ناچارکەن یا دیارە هەتا ئەو سیستەمە بە نظری من هەتا ئەو ڕژیمەش ناوی کۆماری ئیسلامی ئێران بێ هەرگیز ناتوانێت ڕژیمێک بێت باوەڕی بە دیالۆگ و ئاشتی هەبێت لە ناوچەکە بەڵێ ئێوە وەکو پارتەکەی خۆتان تا چەند پشتگیری لە هێزێکی چەکداری کوردی ڕێکخراو ئەکەن دژ بە دەوڵەتی ئێرانیان بۆ درێژەدان بە خەباتی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستان حقەتێکی دان بۆ حقەتانیان کە کۆماری ئیسلامی ئێران ئێستا هێزێکی بە قووەتی نظامی عسکەریانی هێزەکە کە لە سەرەوەی 65% داهاتی وڵاتەکەی بۆ کاروباری نظامی و سەربازی بەکاردێنێ وەیەکێ لە وڵاتانەیە کە ئێستا لە ئاسیجیانە بە وڵاتێکی خاوەنبوونی چەکی مەترسیدار ناسراوە بۆیە بە یەک حیزبی کوردی دوو حیزبی کوردی پێمان ناتوانێت زەربەیەکی کاریگەر لەو ڕژیمە بدات ئەمڕۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر بێت و هێزی چەکدار بەکاربێنن بەرامبەر کۆماری ئیسلامی لە هەر بەهانەیەکی بچووکە گەڕاوەکانیشە کۆسب بۆ هەرێمی کوردستان بۆ باشووری کوردستان دروستکات هەرەوەی دیتمان لەو ماوەی 2 ساڵ پێشە هەموو ناوچە سنوورە دەست دروستەکان هەموو باخ و بێستان و ژیانی خەڵکی تێکدا بۆیە تو ئەگەر لە حالەکە جوڵانەوەکە چالاکێکی سەربازی بکەیت چەند سەربازێک کوژرێ لە بەرامبەریا بەدەیان هاوڵاتی مەدەنی کورد لە سنوورە دەست دروستەکان لە ناوچە ینی هیندێک هەلومەرجە خوازێک کە تۆ لە عینە حاڵەتە بۆ شێوە خەباتەکە درێژە پێ بدەیت بەڵێ ئەو بەرەو پێشوە چوونانەی کەوە سەبارەت بە دۆزی کورد لە باکوور و ڕۆژئاوا هاتوونەتە پێشەوە ئەوانە تا چەند کاریگەری هەیە بەسەر دروستبوونی گۆڕانکاریان زۆرێک لە هەندان لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان کاریگەری باشی هەیە ئێستا بۆ نمونەیە کەمین بەشی کوردستان باشووری کوردستان بوو کە هەر لە 92 کە ڕاپەڕین دەستی پێکرد بە دوایش لە 2023 کە حکوومەت یەکەمین یا بەڵام مەترسی دارترین حکوومەتی کوردکوش لەسەر حکوومەما جوڵانەوەی کورد بەعام ئەبێ بەخۆیان بشایەتەوە و خۆی زیاتر ئامادەکا بۆ ئەوەی کە لەو ڕژیمانە سەریاندا بە دوای ئەودا ئێستا نزیکترین ئەگەر کە هەیە لە پاش ڕوخانی ڕژیمی بەعس ڕوخانی دووهەمین ڕژیمی بەعسە لە سووریا کە حیزبەکانی کوردی پێش ئەوەی حەڵەکە ئەو جوڵانەوە دەستێکە زۆر پێشوبڕاوبوون لەیەک بەو ژمارەکەمەی کە کوردی ڕۆژاوا لە بەشەکانی تری کوردستانە ژمارەی دانیشتوانی کەمترە بەڵام ژمارەی حیزبەکانی لەسەرەوە 20% بوو
بەڵام ئێستا بەخۆشیەوە لە نێوان دوو بەرەدا ئەو حیزبانەیەکیان گرتووە خۆیان ئامادە کردووە بەڵام بەو حاڵەت و ئۆپۆزیسیۆنی سووریاش ئەڵێ ئێمە با شتێکمان بەناوی کورد و کێشەی کورد و نێجارەبان ئەبیسی لە هەیە لە بەرپرسانیان لەو حاڵەتەوە تورکیا کە بانی ئۆپۆزیسیۆنی سووریا لە تورکیاوە مێزاکران بێکات لەو خاڵەکانەوەیە کە کوردە قەزەکە دوورخاتەوە بۆیە لە ئێرانیش ئێستا وەکو باسم کرد جاری پێشوو ئێستا زۆر لە فارسەکان و زۆر لە ئێرانیەکان خۆیان بە دۆستی کورد دەزانن چونکە لە تاراوگەن سبەری کە چوونەوە سەر دەسەڵات و هێزیان بەدەستەوە گرت و هینە قودرەتی جانیان بۆ خۆیان ڕاکێشە بێگومان ئەوانیش هەمان بیر بۆ چوونیان هەیە کە بەڵێ تا چەند گەشتبینن کە دەرفەتێکی لەو شێوەش بۆ کوردانی ڕۆژهەڵاتیش بێتە پێشەوە مەبەستم مەبەستی پرسیارەکەم ئێران کە پەیوەندی هەبوو بە ڕۆژهەڵاتی ناوینەوە هاتچۆ ڕۆژهەڵاتی ناوینی پێکرد کارەکانی خۆی پێستە بە سووریایە ئەگەر سووریا بەرەو ڕوخان بچێت بێگومان بەشی زۆری پەیوەندەکانی ئێران لەگەڵ وڵاتانی کەنداوە لەگەڵ ناوچەکە و دەستێوەردانی بەرەو لاوازی ئەچێت کەوابوو ئێران لە پاش ڕوخانی سووریا من ئەوەی بۆشم کە زلهێزانی جیهان لە فکری لە بەیندانی ئێران ئەنجا ئەگەر بە خەباتی سەربازی بێ یا بە جەماوەری بێت بۆیە حیزبەکانی ڕۆژهەڵات لە ئێستاوە خۆیان ئامادەکەن باشترە حتا زووتر خۆیان ئامادەکەن کۆمەڵگا زووتر بەخۆی ئەکەن بۆ ئێمە توانین لە ئاسی سیاسەتی جیهانی و ئەقلیمی و ناوچەکەی سەرکەوتوو بین لە ئێستادا هیچ ئامادەکاریەکیان هیچ بەرنامەیەک هەیە نەخێت تا ئێستا هیچ شتێک ئێمە لێگاداربین نییە لە ئارا بۆ هەموو حیزبەکان بێت بەڵام دوو حیزبی کوردی دیارە هاوپەیمانیان بە خۆیان ئیمزا کرد و ئەو واژۆکردنی و هاوپەیمانی کە ئاماژەیان بڵێ کڵمە هاوپەیمانی دوو حیزبیە و پێکەوە لەسەر هینێ خاڵی هاوبەش هاودەنگە بن شتێکی گشتی بۆ حیزبەکان دروست نەبووە تا ئێستا بەداخەوە بەڵێ پەیوەندەکانتان لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئەوروپی لە چ ئاستێکایە ئێمە حل لە سەرەتای دروستبوومانەوە دوومان سێمان بەسەر دروستبوومان تێنەپەڕی بوو ئێمە بە ڕسمی سەردانی ئەمریکامان کردبوو بە دوای چەند جار سەردانمان کردووە من چەندی جار دانیشتمان لەگەڵ ئەمریکی و هەر لە لێرەش لە کوردستانی دانیشتمان لەگەڵ قۆنسولی ئەمریکی هەبووە ئەوان بۆ چوونیان چییە لەسەر خەباتی ئێوە لەسەر ئەم دووە دیداری کە من لەگەڵ ئەمریکیەکان هەمان بوو وا تێگەیشتم کە ئەمریکا لە ئێستا بیریا بەرنامەی بۆ ڕوخانی ڕژیمی ئێستای ئێرانە نییە چونکە پێم وابێ ئەڵتەرناتیڤێک شکنەوە و ئەو ئەزمونانی کە لە عێراق و ئەفغانستانی بەدەستێناوە ئەو ئەزمونانە بوونە هۆکارەوەی کە بەرامبەر بە ئێران تۆزێ بە هێواشتر و بە ئامادەیی زیاتر هۆکار بەڵام بن لە سەبارەت بە پەیوەندیەکانی دیکەن پەیوەندی باشمان لەگەڵ حیزب و لایەنەکانی ئەوروپایی هەیە بەتایبەت لیبرال دیموکراتەکان ئێمە یەکەمین لایەنی ڕۆژهەڵاتی کوردستان من کە لە کۆنگرەی لیبرال ئینتەرناشنالی جیهان لە ئەفریقا داوەت کراین بە ڕسمی حیزبێکی لیبرال دیموکراتی کوردستانی لە هەموو کوردستان دوو حیزب لەوێ بوو کە بەڕێز پارتی دیموکراتی کوردستان و ئێمە بانگێش کرابووین بۆ خۆم 6 ڕۆژ لەو کۆنگرە بەژاریم کرد بە جلوبەرگی کوردیەوە و لەوێدا توانیمان بەڵێ گەر باس بینە سەر دەوڵەتی ئێران لەسەر پیتاندنی یۆرانیۆم بەردەوامە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش بەردەوامن لەسەر هەڕەشەکانیان ئەم پرسە چۆن دەبینی گەر بە کورتی ئێران حە لە سەرەتای دروستبوونی هەوڵداوە قودرەتێکی ئیمپراتۆری ئیسلامی بێ لە ناوچەکە شان بەشانی ئەمریکا ئێران کێبەرکێ کرد ئەمریکا گەر وەکو بە قۆڵی ئێران خۆی باوەڵانکە ئیمپریالیزمی ئەمریکایە ئەمان بخۆیان ئەمان ئیمپراتۆرێکی بەناو ئیمپراتۆری ئیسلامی لە ناوچەکە هەوڵیان داوە هەمیشە لەباری نظامیەوە وەکو قودرەتێکی بەهێز خۆیان بنوێنن هەروەها ژوای کردوە تا ڕادەی وڵاتانی کەندا و بەڕاستی لە ئێران دەترسن لەباری بوونی هێزی سەربازیەوە ئێران وڵاتێکە لە نیروی دەریایی هێزی دەریاییەوە هێزی دەشتاییەوە و هێزی هەواییەوە خۆی تەواو پۆشە کردووە وڵاتێکە کە سەرۆت و سامانی خەڵکەکەی و داهاتی خەڵکی هەموو بۆ چەک و چۆڵی مەترسیدارە بەڵام وەکو ئایدۆلۆژیا خەڵکی زۆر لەگەڵ نەماوە یعنی هیچ کەسێکی سەربازی ئێرانیش بە دڵ بەگیان و ئێستا وەکو سەرەتای شۆڕش ئامادە نییە و کارە بۆ ڕژێمی بکات ئەگەر بێت و بە ئاسانی خۆپشاندانێکی سەرتاسەری دڵخۆشکەر بە بوونی ئۆپۆزیسیۆن و بەرنامە پرۆژە لە تاران دەست پێ بکات لە تاران تەقەیە بکرێت ئۆتۆماتیک هێزەکە خۆی تەسلیم بکات بەڵێ کاک عەرف بڕیارە لە مانجی داهاتوو یان زەمین هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئێران دەست پێ بکات یان ئەنجام بدرێت دیارە قسەی زۆر لەسەر شێواز و بەڕێوچوونی ئەو هەڵبژاردنە دەکرێت جەنابتان چۆن دەڕوانە ئەو هەڵبژاردنە ئایا لەو هەڵبژاردنە چاوەڕێ دەکرێت هیچ گۆڕانکاریەک بکرێت دیارە کۆماری ئیسلامی ئێران وەکو جراوت باس کرد ئەمە دەورەی 11هەمین جارێکە بەرنامەی هەڵبژاردننی سەرۆکوەزیری هەبێت سەرکۆماری هەبێت لە ئێران ورن و هەموو جارێک کۆمەڵێک بەڵێنی بە خەڵک داوە بۆ ئەوەی خەڵک ڕاکێشێ بۆ سنووری دەنگدانەوە و هەموو جارێک لە بەڵێنەکانی چا سەرکەوتو نەبوو بۆی ئاخرین جار کە داهەمین دەورە بوو 4 ساڵ پێش کە جوڵانەوەیەکی ناوخۆیی لە نێو ڕوتێک کە ڕووبی موسەی سەرپەرشیان کە دروست بوو بۆی کە فری درابن بەو ناوەوە گوایەگەردەنگ بە موسەوی کە ڕووبی بدەنە حتمەن ئەمان ناتوانن گۆڕانکاریەک دروستکەن لە ناوچەکە بەڵام دوایش ئاشکرا بوو کە ئەبوونی ئەوانەی سیناریۆیەک بوو دەنگەکانی ئەو دەنگانەش کە بە دەنگی ڕێفۆرم خوازە ناسان بە دەنگی گۆڕانکاری لە ڕژیمە خۆی ئەو دەنگانەی فرۆتان بۆیە ناڕازایەتەیە کە لە شەقامەکانی تاران و شارەکانی دیکە ئێران سەری هەڵدا
ئەمە ئێستا بۆ دەوری 11 هم دەبێت چیان پێبێت خەڵک قەناعەت پێ بکات. بەڵێ کە چوونی من ناڕازایەتەکان لە جاران زیاتر پەرئەسێنێت و خەڵک باوەڕی بەو جۆرە هەڵبژاردن و سیناریۆ نەماوە. ئەمە هەمووی سیناریۆیە بۆ ڕاکێشانی جەزبی ڕای عالەم کە لە ئێرانە گوایە سیستەمی هەڵبژاردن بە شێوەیەکی ئازاد بەڕێوەچێت. بەڵێ کە عارف دوایین پرسیارم ڕۆڵی کوردی ڕۆژهەڵات لەو هەڵبژاردنە چۆن دەبینی؟ ئایا کوردی ڕۆژهەڵات دەتوانێت هیچ دەستکەوتێکی هەبێت لەم هەڵبژاردنە؟ تاوەی ئێمە وەکو پارتی سەربەستی کوردستان لە پلۆنیم یەکەم پلۆنیمی پاش کۆنگرەی دووهەمان کە مانگی دوو بەس بۆ پلۆنێکمان مانگی سێ بوو، ئێمە دوا بڕیارمان ئەوە بوو کە هەڵبژاردن لە ئێرانە بایکوت بکرێت، چونکە ئێمە باوەڕمان بەو سیستەمە نیە، باوەڕمان بەو سیناریۆیەش لە ناو سیستەمەکە و تا ئەو ڕادەیەش کە من زانیاریم دەستکەوتووە زۆربەی بەشی زۆری حیزبەکان سیاسەتی بایکوتیان هەڵبژاردووە. هیوادارم ئەو سیاسەتە بە یەکگوتاری بدرێتەوە بە خەڵکی کوردستان بۆ ئەوەی ئەوان دەزانن هەمیشە دەزانن خەڵکی کورد کە یەکێ لەو خەڵکانەیە مافخوازە. ئێستا بۆ نمونە کەسێکی کاندیدێکم مەحسینی ڕەزایی کە یەکێ لەو پاسارە کوردکوژانەیە کە بە لە ڕاگەیاندنی ئێرانە هەمیشە دەوری زەعیفتنی کوردی بووە. بەڵێ کاتمانتەوە کاک عارف باوەجانی سەرۆکی پارتی سەربەستی کوردستان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە کاتەکەمان تەواو بوو. بەڵێ بینەرانی ئازیز لێرەدا هاتینە کۆتایی چاوپێکەوتنەکەمان تا چاوپێکەوتنێکی تر بەخواتان دەسپێرین شاد و بەختەوەر بن. زۆر سپاس.